هەپەگە ڕایدەگەیەنێت هێرشەکانی تورکیا بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان بەڕێوە دەچێت. فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن ناپەرلەمانی کوردستان ڕایانگەیاند جارێکی تر دەرگای پەرلەمانی کوردستان دادەخرێتەوە. ماوەی 10 ڕۆژ پشوو لە هەرێمی کوردستان ڕاگەیەنرا. سڵاوتان لەبێ لە شاپرسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕایدەگەیەنێت هێرشەکانی بەرەبەیانی ئەمڕۆی تورکیا بۆ سەر ئاڤاشین و زاب بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان بووە. میدیای پەکەکە ئاماژەی بەوە داوە پارتی هێزێکی گەورەی بەرەو شارۆچکەی شیلاتزێ و دێرەلوگ ناردووە. ئەوەش لە کاتێکدایە کە لە بەرزاییەکانی ئەو ناوچەیەدا و لە چیای کوڕەژارۆ لە نێوان گەریلاکانی هەپەگە و ئارتەشی تورک شەڕێکی قورس بەڕێوە دەچێت. میدیای پەکەکە ئاماژەی بەوەشداوە پارتی بەردەوامە لە ناردنی هێزی سەربازی بۆ ئەو ناوچانە. فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان ڕایانگەیاند جارێکی تر و بە شێوازێکی دیکە دەرگای پەرلەمانی کوردستان دادەخرێتەوە. عەبدول ستارمەجی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانی هاوبەشدا لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن ڕایگەیاند ئەوەی ئێستا لە پەرلەمانی کوردستان دەبینرێت و دەخوێنرێتەوە ئەوەیە کە جارێکی تر دەرگای پەرلەمانی کوردستان دادەخرێتەوە. وتیشی ئۆپۆزیسیۆن پێی وایە پێویستە ڕێگری بکرێت لە بەتاڵانبردنی غازی هەرێم هاوشێوەی نەوتەکەی. لای خۆشیەوە دکتۆر شرکۆ جەودەت ڕایگەیاند هەناردەی غاز بەبێ ڕەزامەندی بەغدا 16 ئۆکتۆبەرێکی تر بەسەر هەرێم دەهێنێت و هەر دوێنێش بۆ بەغدا بەڕێریدا فرۆگەخانەکان دابخرێت لە هەرێم. ئاماژەی بەوەشدا ئەوەی لە هەرێم و لە پەرلەمانی کوردستان هەیە شکستی گەورەی نێوان یەکێتی و پارتیە و ئەوان دەیانەوێت پەرلەمان ڕابگرن. بەهۆی پشۆکانی جەژنی ڕەمەزان و ڕۆژی جیهانی کرێکارانەوە ماوەی 10 ڕۆژ لەسەر یەک پشوو دەبێت لە هەرێمی کوردستان. بە جۆرەی ڕۆژمێری حکوومەتی هەرێم تایبەت بە دیاریکردنی پشۆفەرمیەکان لە ڕۆژی 28 چواری 2022 تاوەکو 8 پێنجی 2022 لە سەرجەم فەرمانگەکان و خوێندنگە و زانکۆ و پەیمانگەکانی هەرێم پشووی فەرمی دەبێت. سەرچاوەیەکیش لە وەزارەتی پەروەردە بە شارپرێسی ڕاگەیاند ڕۆژی 8 پێنجی 2022 یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی دووەمی ساڵی خوێندن دەبێت. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەمڕۆ گۆڕانکاریەکان و هەوڵەکان ڕووناکی دەبینن پاش ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تونێلە تاریکەکاندا بوو. ئەحمەد حاجی ڕەشید لە نووسینێکدا ڕایگەیاند ماوەی چەند ڕۆژێکە بە شاندێک لە بەغداین و کۆمەڵێک دیداری تایبەت و گشتیمان ئەنجام داوە لەگەڵ زۆرینەی پێکاتەکانی عێراق و زۆرێک لە بابەتی کۆبوونەوەکان پێکەنانی حکوومەت و چۆنێتی شکاندنی ئەو چەقبەستووە سیاسیە بوو کە لە ئێستادا لە پرۆسەی سیاسیدا هەیە. وا دەردەکەوێت کۆمەڵێک دەست پێشخەری دەبێت لەمڕۆوە بۆ دەربازبوون لەو چەقبەستوویە. دەژڵێت ئەگەر هەوڵەکانی نزیکبوونەوەی بەری سەدر و چۆرچەوەی هەمانگی ببێتە ڕێگەچارە ڕەنگە بۆ هەمووان باشتر بێت. لەمڕۆ گۆڕانکاریەکان و هەوڵەکان ڕووناکی دەبینن پاش ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تونێلە تاریکەکاندا بوو. بەرپرسێکی بەڵای حکوومەتی هەرێم ئاشکرا دەکات لە داهاتووشدا ئەگەر ئەو بڕیارە هەبێت بە هەناردەکردنی گازی سروشتی هەرێم دیسان هەر بە ڕێگەی تورکیا دەبێت. دەژڵێت هەرێمی کوردستان هەوڵی ئەوە نادات ببێتە جێگرەوە بۆ وڵاتانی تر لە بواری وزە و گازی سروشتیدا. سەفین دزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم ڕایگەیاند هەرێمی کوردستان هەوڵی ئەوەی نییە کە ببێتە جێگرەوە بۆ وڵاتانی تر. ڕاستە ئەو بەشە گازە سروشتی تەخمین دەکرێت لە هەرێم هەیە بەشێکی کەم نییە و زۆرە. لەم قۆناغەدا هەوڵ دەدرێت زیاتر پەرە بە گازی سروشتی هەرێمی کوردستان بدرێت. سەبارەت بەوەی گازی سروشتی لە ڕێگەی تورکیاوە دەفرۆشرێت لەم قۆناغەدا سەفیندزەی دەڵێت لە ڕاستیدا ڕێکەوتنێک لەگەڵ تورکیا هەیە سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێم. تا ئێستاش هیچ گرفتێکی نەبووە. لە ساڵانی ڕابردوو هەتا ئەمڕۆژ بە شێوەیەکی ئاسایی دەڕوات. لە داهاتووشدا ئەگەر ئەو بڕیارە هەبێت بە هەناردەکردنی گازی سروشتی هەرێم دیسان بە ڕێگەی تورکیا دەیکەین. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.